ئێمە ئەو 4-5 ڕۆژە کارەبامان نییە، کارەبای ڕێسیمان نییە، ئاومان نییە، بێ حکوومەتی هیچ کەس لێمان ناپرسێ. کۆمەڵە 3-4 ماڵی هەژار و فەقیر لەمەیە، نیوەی پێشمەرگەیە، نیوەی پۆلیسە، نیوەی ئاسایشە، بازێکی زۆری کاسبی نییە، هیچ کارەبامان نییە، ئەومان نییە، مەکتەبمان ئەوڕۆ مەکتەبەکە سێ لەسەر زۆر زەمان بیزانپێریە. جۆزەمان بیزانپێرە بارمەتی خۆت ئەوان ئەڵێن زیادە ڕەوی کراوە لە جۆزەکانە بە ئەوان حکومەتن پۆلیسیانەیە ئاسایشانەیە چ ماڵێک زیادە ڕەوی کردووە هینەکەیە بڕم کارەباکەیە بڕم غەرامەشی یەکەم بەڵام ڕاز ناکەن یەک ماڵ بێ من ئەوەتەی کە من ئەوە چواردەوری ئەم ماڵانە 50-60 ماڵ گەڕاوم یەک کەسی غەرینی نەکردووە زیادە ڕەوی نەکردو هەر زانپێرەکەی خۆیەتی والله کارەبامان نییە بێ حکوومەتین بێ هینی لە کاتی دەنگانە ئێمەیانەیە و دوا دەنگانەکە درۆ ئەکەن و درۆزنن ڕاز ناکەن لەگەڵمانە ئەوە عن 4 ڕۆژە کارەبامان نییە بێنەوت و بێ کارەبا بەرمیلێ نەوتیان خوالیان قبول نەکایە خوالیان لە دەستیان بڕێیاخوا کارەبای ئێرە خراپ و کردیان بە بیسەمپێڕی وەکو بیسەمپێڕەکەش بە گوێرەی توانە نیانە ئەو هەڵجاوتیان 20 ساعتین دوای ئەوە کرا بە 18 ساعت دوای ئەوە ماوە بڕای تا 15 ساعت هاتبوو 9 ساعت 10 ساعت ئێستا 9 ساعتەکەش ئەوە 3-4 ڕۆژە نەماوە وەکو مەسەلەی سەعاتیش بڵێ سەعاتیان نییە غەرامەکریان شتێ دراوسێمەیە 230,000 کارەبای بووە تۆ بە بیسەمپێڕیشەوە